بۆ پێدعیبە لەگەڵ خێزانتە باش بیت ئەو ساخە و بە قوربانی گەنجێکی کا لە تەلەفۆنەکە و ئەتوێتەوانێ بۆ خۆشەویستەکەی و بۆ نازانم چی و ڕائەکە بە پێ و ئێتۆ لەگەڵ خێزانەکە تابیکە خێزانەکە لە سەرێک پەنجە بۆ دەوەستی هەر بە قسە زوڵمی لێ مەکە مانای ئەوە نیە دایکت ئیهماڵکەی بۆ خێزان مانای ئەوەش نیە لە بەرکاتی دایکت خێزان بقیتە ژەسترەوە چونکە خێزانی تۆش بێتە دایک توش دایکە ناکرێت باز نەبمێتەوە تۆ ئازانی دەگەر نەتوانی هەردووشی ڕاگری شکستت هێنەوە فاشیلی دەبەرە باش من لەگەڵ خێزانەکانتانە برای خۆم وهل تنصرون وترزقون إلا بضعفائكم والله رزقتان وسەرکەوتندان بەوەیە کە زەعیفەکانتان دوعاتان بۆ بکەن زەعیفەکانمان مناڵەکانمان من و خێزانەکانمان آخر من بەکەڵکی چی دێوام لە خێزانم نەکرد بێ کە چوومە دەرە دوعام بۆ والله خۆم بە دووڕاوەزانم باتای ڕخسیزت بۆیە بکەم بەکەڵکی چی دێوام لە خێزانەکەم نەکرد بێت لە دوعاکەم بترسێ ئەوەندەی دینداری لێ بینیبم جا تۆ لە دەرەوە هەر دینداری بکە کە لە ماڵەوە بەکەڵ بنهاچی سولێشی هەیە پێغەمبەری خوا لە عائیشە خەوتووە ئەفەرمێ یا ڕەسوڵ تۆ بخەوە ئەی بینێ چی خەریکی چ عیبادەتێکە تۆ وابە لە ماڵەکە دابزانە خێزانەکە بۆ نایە بە ئەوەی کەنج ئەوسا فەرمێت ئەگەر کرایە کەسێک سوژدە بێت بۆ یەکێک ئەموو خێزانەکان سوژدە بێت بۆ مێردەکان تۆ پیاوە بە